سڵاوتان لێبێ هاوڕێیان خۆشحاڵم کە لەم ڤیدیۆیەدا هاتمە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەویست. ئەمڕۆ پێکەوە و گوێبیستی چیرۆکەک دەبین دەربارەی ئافرەتێک کە بۆی دەرکەوت دووگیانە و خۆی و هاوسەرەکەی لە لووتکەی دڵخۆشیدا بوون دوای بیستنی هەواڵەکە. ئەم ئافرەتە ناوی ئەلێکساندرایە و لە کۆماری چیکیە و تەمەنی 23 ساڵ بوو. زۆر ئارەزووی دەکرد ببێتە خاوەنی منداڵێکی تریش، هەتا ببێتە خوشک یاخود برای منداڵەکەی تری. کاتێک بۆی دەرکەوت کە دووگیانە لە سەرەتادا هیچ هەستی بە ترس و دڵۆڕاکێن نەدەکرد، بەڵام بە پێی تێپەڕبوونی کات سەرسام بوو، چونکە بۆی دەرکەوت منداڵەکەی دووانەیە. بەڵام دوای تێپەڕبوونی کاتی زیاتر پزیشکەکان بۆیان دەرکەوت کە ئەم حاڵەتی منداڵبوونە لە مێژوودا دەنووسرێتەوە. بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ مادووبوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بە لایکردنی ڤیدیۆکە و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش چالاک بکەن. فەرمونە ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. کاتێک ئەلێکساندرا پشکنینی ئەنجامدا بۆی دەرکەوت کە منداڵەکەی نێوسکی دووانەیە و زۆر دڵخۆش بوو بەو هەواڵە، چونکە بۆی دەرکەوت کە کوڕە گەورەکەی دەبێتە خاوەنی خوشکەی گیانبرایەک. و دوای چەند هەفتەیەک ئەلێکساندرا پشکنینیەکی تری ئەنجامدا و پزیشکەکان بۆیان دەرکەوت کە ئەم ئافرەتە دوو منداڵی لە سکدا نییە، بەڵکو 4 منداڵی دەبێت. لە سەرەتادا ئەلێکساندرا زۆر تووشی سەرسوڕمان ببوو، بەڵام دواتر سوپاسی خودای کرد، چونکە ئەمە ئەو ڕزقە بوو کە پێی بەخشی بوو و شتێکی ئاسایی ئەگەر تووشی شۆک بوو بێت، چونکە لە زیاتی ئەوەی خەون بە یەک منداڵ ببینێت زۆر لەوە زیاتر بوو و بڕیاریدا هەندێک گۆڕانکاری لە ماڵەکەیدا بکات و هەروەها جلی نوێی بۆ منداڵەکان کڕی بوو هەتا بتوانێت خۆی لەگەڵ بارودۆخەکەدا بگونجێنێت. لە مانگی دواتردا پێویست بوو ئەلێکساندرا بچێتەوە لای پزیشک و دووبارە پشکنین بۆ منداڵەکانی ئەنجام بدات و بەڵێ لە کاتی خۆیدا سەردانی پزیشکی کرد و زۆر بە ئاسایی پشکنینەکەی ئەنجامدا، چونکە ئەو چاوەڕوانی هیچ شتێکی نوێ نەبوو لە ئەنجامەکەدا بۆی دەربکەوێت، چونکە بڕوای وابوو هەر 4 منداڵی دەبێت. بەڵام کاتێک پزیشکەکە پشکنینی بۆی ئەنجامدا تووشی شۆک بوون ویان دەرکەوت کە ئەم ئافرەتە 5 منداڵ لە سکیدایە، بەڵام نەیانتوانی ڕەگەزی منداڵەکان دیاری بکەن، چونکە هەمویان لە نێو منداڵداندا دەجوڵانەوە و ئەندامی زاوزەی یەکتریاندا دەپۆشی، هەتاوایان دەکرد پزیشکەکان نەیان دەتوانی ڕەگەزەکانیان دیاری بکەن. لەم کاتانەدا ئەلێکساندرا دەستی کرد بە گریان، ئەویش بەهۆی تێکەڵبوونی هەواڵی شۆک و دڵخۆشی لە نێو دەرونیدا و زۆر دڵخۆش بوو بەوەی کە خوددا پێی بەخشی بوو و لە هەمان کاتدا تووشی سەرسوڕمان بوو بەهۆی ئەو هەموو بەرپرسیارەتەی کە دەکەوێتە سەرخۆی و هاوسەرەکەی هەتا بتوانن 6 منداڵ بە باشترین شێواز پەروەردە بکەن و پێگەشتیان بکەن. پزیشکەکەش هەڵساوێنەیەکی ئەلێکساندرا و ژمارەی منداڵەکانی نێوسکی لە سۆشیال میدیا بڵاو کردەوە و ئەم هەواڵە بووە مای سەرنجڕاکێشانی خەڵکی و میدیا جیهانیەکان و هەمان چاوەڕوانی کاتی لەدایکبوونی منداڵەکان بوون. ئەوەشی جێگای باسە ئەوەیە کە ژووری لەدایکبوونی منداڵەکانی ئەم ئافرەتە پڕبوو لە پزیشک و کامێرا و ڕۆژنامەنووس، ئەوانەی کە دەیانویست ئەم ساتە گرنگا ڤیدیۆ بگرن کە باوەڕیان ناکردشتیوا دووبارە ببێتەوە و سوپاس بۆ خوددا کردداری منداڵبوونەکە بە سەلامەتی ئەنجامدرا، ئەویش بە پشتیوانی خودای گەورە و پاشان ئەو چل پزیشکەی کە چاودێری کردارەکەیان دەکرد هەتا ئامادە باشی بۆ حاڵەتێکی نەخوازراوە بکەن. ئەلێکساندرا 5 منداڵی بوو کە سواریان کوڕبوون و دانێکیشیان کەس بوو و لە ئەنجامدا بوونە خاوەنی 6 منداڵ و ئەوەی بە میدیاکان ڕاگەیان کە زۆر دڵخۆشە لەگەڵ منداڵەکانیدا و بڕوای وایە کە حاڵەتی منداڵبوونەکەی زۆر جیاواز بوو لەگەڵ مرۆڤەکانی تر. سەرەڕای ئەو هەموو بەرپرسیارەتیەی کە ئێستا کەوتۆتە سەرخۆی و هاوسەرەکەی وە ئەمە حاڵەتێکی زۆر دەگمەن مەزەن دەکرا کە ئەمە ژوای لە میدیاکارە ناوخۆی و نێودەوڵەتیەکان کرد چاو پێکەوتنی لەگەڵدا بکەن هەتا باسی چیرۆکی خۆی بۆ هەموو جیهان بکات و ڕێگاکانی ماوەڵەکردنی لەگەڵ 6 منداڵەکەی ئاشکرا بکات و ئەو شتەی وا دەکات حاڵەتی ئەم ئافرەتە تایبەت بێت ئەوەیە کە ڕێژەی ئەو ئافرەتانی بەسکێک 4 منداڵیان دەبێت یەکسانە بەیەک ئافرەت لە هەر 7 ملیۆن ئافرەتێکدا وە حاڵەتی لەدایکبوونی 4 منداڵ بەسکێک شتێکی دەگمەنە. ئەوەش ئەومان بۆ دەردەخات کە حاڵەتەکەی ئەلێکساندرا زۆر دەگمەنترە و ئەم ئافرەتە هەرگیز بڕوای ناکرد کە بەم شێوازە لەسەر ئاستی جیهان ناوبانگ دەربکات
و کاتێک خەڵکی زانین حاڵەتەکەی ئەم ئافرەتە بەم شێوازەیە و توانایەکی مادی زۆری نییە، هەڵسان بە کۆکردنەوە و ناردنی ڕێژەیەکی زۆری هاوکاری بۆی، ئەویش لەسەر ئاستی دەرەکی و ناوخۆیی، هەتا بتوانێت ژیانی پێبەڕێ بکات و بە باشی منداڵەکانی پەروەردا بکات. بەم زۆرش گەشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. گەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەرێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەت چالاک بکەن و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەمەشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.